ویلایەتە یەکگرتووەکان دەنگ بە بەرنووسێکی پێشنیازکراوی کۆید نەدات کە مەبەستی پارێزگاری لە فەلەستینیەکان لە غەزە و کەناری ڕۆژاوایە کاتێک ڕۆژی هەینی ئەنجومەنی ئاسایش دەنگی لەسەر دەدات. باڵۆزی ئەمریکا لە UN نیچی هایلی دەڵێت بەرنووسەکە بۆ پێشگرتن لە توندوتیژی نێوان فەلەستینەکان و ئیسرائیل بە تەواوی یەکلایەنەیە. ئەمریکا بەرنووسی لێدوانێکی ئەنجومەنی ئاسایشی پێشنیار کرد کە تێیدا حەماسی لە بەرهێرشی موشەکی و مەترسی خستنی گیانی مەدەنیەکانی مەحکوم کرد. داوای کۆبوونەوەمان کرد کە سەبارەت بە هەڕەشە بۆ سەر کۆمەلگای نێونەتەوەی و بەهۆی کردەوەی تێرۆریستی بوو، بەڵام بربەست کراین. وێ دەچێت هەندێک ئەندامی ئەنجومەن وا بیر نەکەنەوە کە هاویشتنی موشەکان لەلایەن حەماس کارێکی تێرۆریستیە، بەڵام ئەمریکا بیری جیاوازی هەیە. ئەو نوێنەرە لە لێدوانی ڕۆژی پێنجشەمەدا گوتی لە پێشنیازەکەی کوێتدا هیچ تاقە ئاماژەیەک سەبارەت بە حەماس نییە کاتێک هەرە بەرپرسیارە بۆ توندوتیژی ئەم دویانە لە غەزەدا. ئەو هشداریدا کە هەر ئەندامێکی ئەنجومەن پشتیوانی لە بەرنووسی کوێت بکات ڕوونی دەکاتەوە کە بۆ بەشداری لە وتوێژان لە نێوان دوو لایەندا گونجاو نییە. ئەمریکا وەک ئەندامێکی دایمی ئەنجومەنی ئاسایش مافی دەنگ نەدان بە بڕیاری هەیە و دەتوانێت بەرنووسەکە پەسەند نەکرێت. لەوە تا کۆتای مانجی 120 فەلەستینی لە غەزەدا کوژراون. خۆپێشاندەران داوای گەڕانەوە بۆ ماڵەکانی پێشوخواان لە نێو ئیسرائیلدا دەکەن و سەبارەت بە گواستنەوەی باڵوێزخانەی ئەمریکا لە تێلاڤیڤڕا بۆ ئۆرشەلیم تووڕان. ئیسرائیل دەڵێت حەماس لە خۆپێشاندانەکان وەک سەرپۆشێک کەڵک وەردەگرێ کە لە سنوورەوە دزە بکەن و ئیسرائیل مافی خۆیەتی پارێزگاری لە هەریمی خۆی بکات.